من نیعمەتەکان زۆر زۆرە بەسەرمانەوە، بەڵام چونکە ڕۆژانە ئەم نیعمەتانە بە دەورمانەوە کێشەمان نییە، بە نیعمەتی نازانین. ئێستا چاوەکەت گەورەترین نیعمەتە کە دنیای پێبینی، کە دایکتی پێبینی، کە مناڵەکەتی پێبینیت، کە پێویست بە کەس نییە دەست بگرێت. هەردوو دەست گەورەترین نیعمەتە، پەنجەکانت گەورەترین نیعمەتە. تۆ کەس بانگ ناکەی پاکت کاتەوە، کەس بانگ ناکەی دوو عەلاگەشتت بۆ هەڵگرێت، دەرگات بۆ بکاتەوە. قاچەکانت دایمەن چووکە ڕێت پێکا و پێتەوەیە، قەس سوپاسی خوای لەسەر ناکەی، بە نیعمەتی نازانیت. ئەگەر قاچت نەبوایە لەسەر عەرەبا ناکەوتیت. یعنی تۆ قەت بیرت کردوێتەوە گورچیلەکانت کە نەخۆش نییە چ نیعمەتێکی گەورەیە؟ بیرت کردوێتەوە کە ڤایرۆسی جگەرت نییە چ نیعمەتێکی گەورەیە؟ بیرت کردوێتەوە کە وا سەڵتێکی جوان و دەنگێکی باشت هەیە چ نیعمەتێکی گەورەیە؟ بیرت کردوێتەوە کە بۆنێکی ناخۆشت دێنایە چ نیعمەتێکی گەورەیە؟ من هەمیشە ئەوم تۆ ئێمە ئەوەنە سفڵین بەرامبەر بەخوا، تەنها نیعمەتەکانمان لە مادەیە کۆ کردوێتەوە، لە پارە و لە دۆلارا کۆ کردوێتەوە. ئەگەر ئەوە نەبێت ئیتر تەواو ئین الئینسان لربه لەکەنود، ئیتر هەموو شتێ ڕەتەکاتەوە. باشە بۆ فڵانە کەس هەیەی من نیمە، بۆ فڵانە کەس شتی هەیە ئەوەی هەیە من نیمە. تۆ هەموو شتێکت هەیە، تۆ هەموو شتێکت هەیە، تۆ سەتری خوات لەسەرە. و گەورەترین نیعمەت عافیەت و سەترە بەڕێزان، گەورەترین نیعمەت عافیەتە. ئینسان لە تەندروستیکی باشی هەبێ، کێشە و بەڵاو مصیبەتی نەبێ، و پاشان خوای گەورە سەتری کردووە. بابە ئەو سەترە ئێمە هەزارەها عیب و عار و کۆمەڵێشتی ناشرین بە دەورمانەوەی خوا سەترمانی کردووە. لە ماڵەکەی خۆتا جاری وایە دەنگە دەنگێکە دروستە بێ لەگەڵ خێزانەکەتە، ئەگە خەڵکی گەڕک بیزانی وەڵی لوتی خۆت ڕەشەکەی وڵاتەکەش بەجێ هێڵیت، بەڵام خوا لە چوار دیوارە تۆی سەتر کردووە، ئەو بە نیعمەت نازانیت. ئەوە هەمووی نیعمەتە. کاتێکەوە دەمت پەڵپە بێ و دەمت ناتوانێت ئیتر قسەیەکی جوان بکەیت، پێت شەرمە لە ناو خەڵکا قسە بکەیت. ئەنجا کە محتاجی بۆی کەوا دەست بەرزەوەکەی بڵێ خوای گیانداوە لێکم یارمەتیم بە شفام بە. کە لە قاچ ئەکەوی و پەکت ئەکەوێ ناتوانانی وەکو جاران ڕابکەیت و دوو گۆڵی بکەیت و پاسکی لێ بخۆریت، ئەنجاڵی خوای گیان یارمەتیم بە خوای گیان شیفام بە. پێش ئەوە ئەمەت بە نیعمەت نازانی، بۆیە هەتا نیعمەتێکت لێ نەسەندرێتەوە تۆ نازانی ئەمە نیعمەتە. بەخوای گەورە خەوەکەت کە بە ئارامی ئەیکەی نیعمەتە، پێکەنینەکانت نیعمەتە. ئەو هەناسەیکەوە ئەیدەیت ئەو ئۆکسجینەی کە هەڵێمژی ئەوە نیعمەتە. ئێستا هەزارەها گەنجی وەکو تۆ هەیە بە ئۆکسجین لە خەسەخانە بە ئۆکسجینی دەستکرد ئەژێت، دڵی دەستکردی لەسەر. هەزارەها گەنجی وەکو تۆ هەیە ئێستا بە دوای گورچیلەیە ئاگەڕێ، خەڵکێک کلەی پێ بفرۆشی، هەر دەستیشی ناکەوێت. دەست باشە، باوک هاتووە فەحسەکە ئەڵێن نابێ، برا ئەڵێ من ئەیدەم ئەڵێ نابێ، دایک ئەڵێ من گورچیلە ئەدەم ئەڵێن نابێ، بە دوای گەنجێک ئاگەڵێن کە گورچیلەی بفرۆشێ، گورچیلەی بۆ زەراکە. ئەمانە هەمووی نیعمەتە، ئێمە هەستی پێ ناکەین. خوای ئێمە غەرقی نیعمەتەکانی تۆ بووینە، بەڵام سفڵەیی ئێمە، بچووکی ئێمە ئەو نیعمەتانی لەبیر کردووە. بۆیە ئینسان ئەبێ زۆر گەورە بیرکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایمەن سوپاسی خوایە کرد. یەکەم ئاەتی قورئان الحمد لله رب العالمین. سوڕەتی فاتحە هەمووتان لەبەرتان نییە الحمد لله رب العالمین. یەکەم شت، یەکەم ئاەتی قورئان بە حەمد دەست پێکە، بە سوپاس دەست پێکات. چەند نیعمەتێکی گەورەیە تۆ لەش ساغی، چەند نیعمەتێکی گەورەیە تۆ مەستور، عیب و عارەکەت کەس نایزانێت. چەند نیعمەتێکی گەورەیە تۆ لە ناو خانەوادەیەکا ڕێز لێگیراویت، ئەوە نیعمەتە. بەس ئێمە نیعمەتەکانمان لە سەیارە، لە خان و لە پارە، لەم شتانە کۆ کردوێتەوە. فرمێسک بەم شتە تافیهانە ڕێژین، قیمەتی نییە عەزیزەکەم. لە سوچی ماڵەکەتا دانیشە بە مەستوری، بە نیعمەتی لەش ساغی، واللهی ئەم دنیا هی تۆیە، ئەم دنیا هی تۆیە. تەمەنا ئەکەم